بسم الله الرحمن الرحيم. تەمەن و عمر و ژیانی ئینسانی شتێکی کاتیە و ئەو دنیاش کاتیە و ڕۆژێک دێکە ئەو عمر و ژیانەی ئینسان کۆتایی پێدێ و ئینسان دەبێتە یادگاری و دەڵێن ئای ڕۆژێک لە ڕۆژان سەردانی فلان کەسمان کرد و میوانی کاک عەزیزی بووین و لە فلان شوێنەی بووین. کەسی ئینسان ڕۆژێک دێت ناوی نامێنێ و ناوبانگی نامێنێ و ئەوەی کە بۆ ئینسانی دەمێنێتەوە تەنها چاکەکاریە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم اغتنم خمسا قبل خمسين. پێنج شت هەیە بە غەنیمەتی بزانە پێش ئەوەی کە پێنج شتت بەسەر بێت، یعنی بە دەرفەتی بزانە واتە بە فیڕۆی مەدە و ئاگات لێی بێت. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێت وحەیاتەکە قبل مەوتیک، ژیانت پێش ئەوەی کە بمرێت، پێش مردنت بە دەرفەتی بزانە، کار و کردەوەی چاکەی تێدا بکە، چونکە لەو دنیاییدا هەرچی هەیە هەمووی دەڕوات و نامێنێت. ئینسان ڕۆژێک دێت دەمرێت و ئەو دنیای بەجێ دێڵێت، بەڵام ئەوەی کە بۆ ئینسانی دەمێنێتەوە و لەگەڵ ئینسانی دێتە ناو قەبرێ و ئەوەی کە ئینسان لە دوای مردن سوودی لێ دەبینێت تەنها بریتیە لە چاکەکاری و لە ناوبانگی چاکە و لەو چاکە و حەسەناتەی کە ئینسان لە دوای خۆی جێی دێڵێت. جا ئینسان ئەگەر لە ژیانی خۆی بێت و ئینسان هەمیشە هەوڵدا لە دوای خۆی سەدەقەی جاریەی هەبێت. سەدەقەی جاریە هەموو ئەو شتانن کە ئینسان لە دوای مردنی دەمێننەوە خەڵک سوودیان لێ دەبینێت. جاری وا هەیە ئینسان خێر و خێراتێک دەکات، شتێکی چاک دروست دەکات، لە پرۆژەیەکی خێر بەشداری دەکات. جاری وا هەیە ئینسان قسەیەکی باش دەکات، لە دوای مردنی خەڵک سوودی لێ دەبینێت، کتێبێکی دەنووسێتەوە، کتێبێکی دادەنێت، تەفسیرێکی دەنووسێتەوە، فەرمایشتێک شەرح دەکات. لە دوای مردنی کە خەڵک سوودی لێ دەبینێت بەردەوام خێر و حەسەنات دەچێتە سەر باڵانسی ئەو کەسەی لە کاتێکدا کە ئینسانیش مردووە. خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی عاقبەت خێر و سەربەرزی دنیا قیامەتمان بکات. آمین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.